ئەمە لەکوێ؟ واو، ئەمە لەکوێ؟ ئەمە لەکوێ؟ ئەمە لەکوێ؟ بوەستە، ئەمە لەکوێ؟ لێرە لە فام سکوڵ. بەخێر بێن بۆ داهاتوو. قوتابخانەکان زۆرن، بەڵام من باشترین هەڵەبژێرم. فام سکوڵ ڕازاوەترە لە خەونی مناڵان. هاوڕێی خوێندکارانە بۆ سەرکەوتن. ئومێدە بۆ ئایندا. فام سکوڵ خاوەنی گەورەترین و ڕازاوترین ژینگەی فێرکاریە لە دەڤەرەکە. هاو ئاستی خوێندنگە نێودوڵەتیەکانە. لێرە خوێندن بە زمانی ئینگلیزیە و مامۆستایان بە تازەترین ڕێگاکانی فێرکردن وانە دەڵێنەوە. فام سکوڵ جگە لە خوێندن چەندین چێژی جۆرا و جۆری تێدایە، وەکو وەرزش، هونەر، مۆسیقا و گەشتی زانستی. پەروەردە بنچینەی کارمانە و بە چەندین ڕێگەی جیاواز بە هاوباڵەکان دەکەین بەخوو. لە ئێستا ناو تۆمارکردن کراوەیە. لە فام سکوڵ خەیاڵی مەزنێتی بکە.